شوقەکەیم سێمان پێش ئێستا چارمان پێش ئێستا خاوەنی یەکێک لە شوقەکانی زارینەیە لە شەقڵاوە 2 ساڵ لەمەوە پێش بە گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە شوقەیەکی کڕیوە و پارەی تەواوی شوقەکەی داوە بێ ئاگاداری خۆی کۆمپانیاکە شوقەکەی بە کەسێکی دیکەش فرۆشتووە لێ کاتدا شوقەکە 2 خاوەنی هەیە. شوقەی تابق 429 مەتری بە ناوی منە بە ناوی هەرێم نەجاتە بەڵام لە هەمان کاتدا لەو مودەی فرۆشتیانە لەو مودەی کە ڕاگیرەیە وەکو هەلک زانیتی کە فرۆشتی تۆ بە ناوی شخصی دیکە هەردووکم لەلایە بە بەڵگەوە هەردووک عەقدەکە ئێستا مەوجودە. خاوەنەکانی شوقەکانی زارینە لە شەقڵاوە دەڵێن بە گوێرەی گرێبەستیان لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار پێویست بوو 2 ساڵ لەمەوە پێش پرۆژەکە تەواو بێت بەڵام تا ئێستا تەواو نەکراوە و کارکردنی شتیایدا وەستاوە. چیمە شەریکەی ئەو شوقانەم کڕیە بەڕسمی ئەوەش عەقدی شەریکەمە مەتری بە 500 دۆلاری دایتیانەمە دەبا یەکی 2 تەسمی لە منکەن پارەکەم تەواو نەبوو لۆ شوقەی گوتی سیارەکەت لێ وەردەگرم لە باتی سیارەکەی لێ وەرگرتمەوە ئێستاکەش شوقەکە بە 122 وەرەقەی قرساندمان لەگە پارەشمدایە ئێستاکە ینی مانای نییە تەواو ناکە و ئیشەکەی ڕاگرتی و نازانم ینی شتەکە هەموو لە ئەستۆی وی ئێستا داوای یاساییمان تۆمار کردیە ئێستاشوا لا یەزال دوونێ یەکێک لە ئەوەکانمان داوای کردبوو لە محکەمەشی هەبوو بەڵام هێشتان هیچ ئەوڕۆ ئەوەی دەکەن بەیانی بە کەفارەت بەردەبن ئەو محامیەکان دەچن ئەگەر بژی نەبزان 24 ساعت نا 24 ساعت زۆر لەوە. شوقەکانی زارینە کە لە 104 شوقە پێکاتووە کە نزیکەی 170 کارەکانی تەواو کراوە لە ئێستادا کارکردن تیایدا وەستاوە. کورتسات نیوز پەیوەندی بە خاوەنی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە کرد بەڵام ئامادە نەبوو ڕوونکردنەوە لەسەر پرۆژەکەی بدات. ڕەنجە ڕەحمان کورتسات نیوز شەقڵاوە.